لا تصوری دومی بەنامەکەماندا باز لە گەوهر و سەرمایەکی گرنگی ژیانی مرۆڤ دەکەین ئەویش کاتە کات ئەوەندە گرنگ و ئەوەندە ئەهمیەتی هەبووە کە خی باڵادەست سوێنی پێدەخوات بزانین تا چەند گرنگە مرۆڤ سوود لە کاتەکانی وەربگرێت و لەگەڵیشیدا ڕێخستنێک بۆ کاتەکانی بکات لێسەدا لە بدایەتی ساڵداین تا چەند گرنگە مرۆڤ ئاگاداری تەواوی ڕۆژەکان و تەواوی کاتەکانی ساڵی بێت و بتوانێت کاتەکانی بە فیڕۆ نەدات گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوڵ ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی مامۆستا گیان زۆر بەخێر بێن. سپاس بۆ سەلام بۆ میوانداریەکەتان دەستان خۆش بێت. خۆشحاڵین لەم چەند ساتی کە لە خزمەت ئێوە و بینەر و بیسەرانداین بتوانین خزمەتێ بکەین و لەگەڵ ئەوەشدا بتوانین کەمێک باسی گرنگی کات چونکە کات زۆر لەوە گەورەتر ئێمە بتوانین لە چەند دقەیەکە قسەی لەسەر بکەین. زۆر باشە مامۆستا لێسەدا لە بدایەتی ساڵداین و گرنگە ئاگاداری ئەوە بین کە کاتێکی زۆرمان ماوە و بزانین چۆن ئەم کاتە بەسەر بەرین. ئەگەر سەرەتا باز لە گرنگی کات بکەین لە ژیانی مرۆڤدا و بۆچی خی باڵادەست لە قورآانی پیرۆزە لە چەندین شوێندا ئاماژەی پێکردووە سوێنیشی پێ خواردووە. دەست خۆش بێت طبعاً خی تەعالە کە ئینسانی دروست کردووە خۆی کەون و کائیناتی دروست کردووە هەموو ئەم شتانەش لە ژێر فەرمانی ئەم خوا گیانەدایە و لەگەڵ ئەوەشدا سیر دەکەی چونکە بابەتی کات چەنێ گرینگە چونکە کات لە پارە لە سەروەت و سامان لە بڕوانامە لە هەموو ئەمانە گرنگترە بۆ ژیان چونکە هەر کاتە ئەمانە دروستەکە هەر کاتە ئەمانە دروستەکە هەر کاتە ئەمانە بەدەست دێنی ئەمانە کات بەدەست ناهێنێ بگرە لە نێو کاتدایە ئەمانە بەدەست دێنی بۆیە خی پەروەردگارش لە چەندین ئاەتدا و پێغەمەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین شوێندا ئیشارەتی داوە بەمە خی پەروەردگار سیر دەکەی لە سوورەتی والعصر سوێن دەخوا بکات والعصر إن الإنسان لفي خسر إلى الذين هەتا کۆتایی ئاەتەکە سیر دەکەی خی پەروەردگار سوێن بە کات دەخوات بۆ ئەوەی خۆخواگیان خۆی دەزانێ کات چەنێک گرنگە بەڵام ئێمە تێبگەێنێ بۆی کەوا قەدری ئەو کاتە بزانین قەدری ئەو کاتە بزانین و لەگەڵ ئەوەشدا والفەجر والعصر باشە والليل إذا يغشى و چەندین ئاەتی تر لە ئاماژە بە چی دەکات بە گرنگی کات دەکات ئەگەر بینە خزمەتی پێغەمەری خوا صلی الله عليه وسلم پێغەمەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ نعمەتانی مەغبون باشە وكثير من الناس يعني دوو نیعمەت هەیە کە زۆربەی خەڵکی لێ بێ ئاگان و لەگەڵ ئەوەشدا کە لێ بێ ئاگان قەدری نازانن و لەگەڵ ئەوەشدا کە لێ بێ ئاگان ئاگیان لێ نییە مەشغوڵن باشە الصحة والفراغ هەم لەش ساغی تەندروست باشی سەحەت باشی و فەراغ و کاتی بەتاڵ چونکە ئینسان لەم دوو شتەیە برایان خوشکانشکە گوێبیستی بەرنامەکەمانن ئینسان لەم دوو شتەیە زۆر جار ئێمە کەم تەرخەمین ڕۆژێک دێ ئینسان من و تۆ ناتوانین وەکو پێویست دەستۆژەکەمان بگرین ناتوانین دوو ڕکعات نوێژ بکەین چونکە ئەم دوو شتە گرینگە ئاگامان لەم کاتانە بێ الصحة والفراغ وەک بابەتێکی تر بریتێ لە فەراغ چییە؟ دەست بەتاڵی کات بەتاڵی بۆشاییەک لە ژیاندا ئینسان نازانێت چۆن بەسەری بەرێ بۆیە ئینسان زۆر جار ئەم فەراغەوای لێ دەکات سیر دەکەی بە شتێکی خراپ بەکاری دێنێ ئێمە ئاگامان لە خۆمان نەبێ ئەم فەراغی کە دروست دەبێت لە باتی بە شتێکی باش بەسەری بەرین بە شتێکی خراپ بەسەری دەبێت. سازار ئێمە دوو گرفتمان هەیە بەڕاستی لەگەڵ کاتە گرفتی ئەوە یەکەمان ئەڵێن کاتمانە گرفتی دوێ و کاتەی هەمان هەر نازانین چی لەیەکی ئەمە ینی ئەمە ئەسلی بابەتەکەیە ئەمێ بزانم هەر بەڕاستی کاتمانە کات گۆڕانگاری بەسەرات و یاوە ئێمەی نازانین چۆن ئیدارێ کاتەکە بگەین دوو بۆ چییە نازانی سوود لە کاتەکە وەرگین بۆ نمونەجاوی یەک کاتژمێرمانەیە لەگەڵ برادێک پێکەوە دانیشتین هێشتا نەمانتوانیوە ئەوەی ئەمانوێ بە یەکتری بڵین
کاتێک ئەزانین کاتەکەش تەواو بێ و ڕەنگە نەماتوانین بە دەردە دڵەکەش بکەین. جوان خۆی ئێمە 24 کاتژمێرمان هەیە. هەر یەکێک لە ئێمە دەوڵەمەندێک، فەقیرێک، نەخۆشێک، ساغێک، هەموو ئەمانە 24 کاتژمێری هەیە. ئەوە نیە خوایگیان وتبێتی بابای دەوڵەمەند تۆ با 30 ساعتە هەبێ قەیناکە ئیشی زۆر تیا بکە، فەقیرەکە تۆ پێویست بە 24 نییە با 15 هەبێ. شتیوان نییە. هەردوو لامان 24 کاتژمێرمان هەیە. ئەم 24 کاتژمێرە ئینسان تێیدا دەخولێتەوە. ئینسان تێیدا دەخولێتەوە. بۆیە زۆربەی زانایانش باسی ئەوە دەکەن کە خۆر هەڵدێ، خۆر ئاماژە بە ئینسانەکان دەکە ئەو من بەسەر تۆیە هەڵاتم، فەرموو بزانم ئەمڕۆ تۆ چی دەکەی لەم ڕۆژەیە، چۆن بەسەری دەبەی. ئێمە گرفتی ڕێخستنی کاتمان هەیە. خۆی گرفتی ئەوەمان نییە بڵین کاتەکانمان بۆ وای لێ دێ، بۆ کات بەشمان ناکە. ئەزانی زۆر جار ئینسانەکان ئەڵێ وەڵام من فرێهیز ناکەم، فرێهیز ناکەم. نیوەڕۆ بەیانە ئەڵێ هەستنوان نیوەڕۆیە، نیوەڕۆی ئەڵێ هەستنوە ئێوارەیە. یعنی تۆ کەواتە ئێمە بەس لە ڕاکردنین و بەس لە خواردنش داین. ئەزانی ئێمە زۆربەی کاتی ئێمە لە خەوتن و خواردن و ڕاکردن داین. ئێمە نەمانتوانیوە ئیسفادە لە کاتەکانمان ڕێک نەخستووە. پلانمان نەبووە بۆ کاتەکانمان ڕێکی بخەین. و لە نێو پلانەکەشماندا ئامانجێکشمان نەبووە هەنگاوی بۆ بنی. چونکە تۆ بە ڕێخستن بۆ کاتەکەت بکەی، بەڵام ئەگە ئامانجێکت نەبوو ناتوانانی سوود لە کاتەکەت وەربگری. بەداخەوە ئێستا ئەبینی سەدان گەنج کە چەند ڕۆژە بەر لە ئێستا لەسەر شەقامێک کە هەڵوێستێک دەردەبڕن بەرامبەر چەند خوشکێک چەند کچێک. یانی بەڕاستی ئەمە لە ئەنجامی چییە؟ بەڕێزان لە ئەنجامی نەبوونی کات نەخێت. کاتیان هەیە، هەر 24 کاتژمێرەکان هەیە. ئەی چییە؟ ڕێک نەخستنی کات و پەروەردەیەکی نادروستی بۆ تاکەکان. وای کردووە سیر دەکەی ئەم کەسە نازانێ چۆن کاتەکەی بەسەر بەرێ. بۆیە ئێمە پێویستە هەوڵ بدەین لە ژیانماندا کاتەکانمان ڕێک بخەین و پلانێک دانین بۆ کاتەکانمان چۆن بەسەری بەرین. ئبن جەوزی ڕەحمەت و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، یعنی ئەمەندە گرنگیان بە کات داوە ئیمامی شافعی تێکڕای ئیمامەکانی تر. یعنی ئەمەندە گرنگیان بە کات داوە، یعنی زانای وا هەبووە نەی فریای ئەوە نەکەوتووە کە خێزان پێکەوە بێنێ. لەبەر گرنگیدان بە کاتەکەی و هەوڵدان بۆ خزمەتەکەی فریا نەکەوتووە. نەک لە بێ ئیشیە، لە ئیش زۆری و مەژەڵەت و ئیشکردنە. ئیبن جەوزی کە میوانی دێت لەبەر حرمەتی میوانەکانی ناڵێ من نووسینم هەیە و ئەنووسمەوە و مەشغوڵم و فریا ناکەوم لەگەڵانە دانیشێت، لە خزمەتیانە دانیشێت. بەڵام کە لە خزمەتی میوانەکانە دانیشێت خەریکی وەرەقەکانە بڕێ، وەرەقەی نووسینەکانی بە مقەست و بەشت دەیبڕێ کەرتکەرتێکە حازرێکە. لەگەڵانە دانیشێ قساکان نوکی قەڵەمەکانی تیژ دەکە، نوکی قەڵەمەکانی تیژ دەکا بۆی حازر بن بۆ نووسین کە میوانەکەی بەڕێ کرد دەستکاتە نووسین. یعنی خەڵک زانایان بیرمەندان ئەوە گرنگیان بە کات داوە، ئەوە ئاگیان لە کات بووە بۆی بزانن چۆن کاتەکانیان ڕێکخەن، بۆی ئاوا بەکارنەیە کە زۆر دەیبینی. مامۆستا لە هەمووی گرنگتر مرۆڤ ینی بیری لێ بکاتەوە، ینی کە گرنگی پێ بدادەوەیە کە ئەم کاتە لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت. یعنی یەکی لەو شتە زۆر زۆر گرنگانەوەیە کە ڕۆژی دواییدا خۆی باڵا دەست لێپرسین لەسەر کاتەکانمان دەکات. تۆ کاتەکانی بەسەر چۆن بەسەر بردووە، چۆن کاتە دابش کردووە. ئەمە تا چەند گرنگە ناوەناوە بیرمان بێت بۆی کە کاتمان بە فیڕۆ نەچێت. طبعا مەسائلی لێپرسینەوە بران سیر دەکەی قورئان کە دەفەرمێ ما يلفظ لديهم إلا رقيب عتيد. هیچ شتێک لە دەمتان دەرناچێت ئیلا لەسەرتان تۆمارە. یعنی ئەوەی کە لە دەمشتان دەردەچێت هەمووی تۆمارە.
و هەر لەگەڵ ئەوەشدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دەفەرمێ باسی ئەوە دەکات باسی مەقتەعەکانی قیامەت دەکات دەفەرمێ هیچ کەسێک لە ڕۆژی قیامەتدا هەنگاو نانێ ئیلا کە 4 پرسیاری لێ دەکرێ دەبێت جوابی ئەم 4 پرسیارە باتەوە. یەکێک لەوانە بریتێ لە کاتەکانی تەمەنەکەی، پارەکەی، سەروەت و سامانی، گەنجێکەی، هەموو ئەمانە یەکێکن لەوانەی کە ئینسان پرسیارت لێ دەکرێت. یعنی خۆ ئەمە نییە ئیسا زۆر جار کەسێک وا دەزانێ وەڵا قەی ناکە دەی بە جێ بگۆڕین بۆ خۆمان. یعنی تۆ ئێستا لەم شەوی زستانەیە لە کاتێکە کات چەندێک گرنگە بۆ من و تۆ. طبعا شەوانی زستان شەوانێکە بەرەکەتە بۆ دانیشتن و بۆ نووسین و بۆ خوێندنەوە بۆ هەموو ذیکر و نوێژ و هەموو ئەمانە. سیر دەکەی خەڵکانێک بە کۆمەڵێک شتی لاوەکیەوە بەسەری دەبن لە دۆمینێ لە کەڵاوێنە لە نازانم چەندین شتی ترە. ئەخە یعنی ئەمە بیری لێ بکەنەوە. ئەمە تۆ ئەگەر قەدری کاتت بزانایە، ئەگەر ئاگات لە کات بواە، ئەگەر پلانت بۆ ژیانت هەبواە، ئەگەر ڕێخستنت بۆ کاتەکانت هەبواە، چۆن فریایەوە دەکەوتی تۆ خۆ مەشغوڵکەی بەم شتانەوە ئەنجا لەگەڵیشیدا باسکردنی خەڵکو و غەیبەتکردنی خەڵکو و سوێند خواردن لە سەری و چەندین شتی تر. باشە ئینسان خوای تەعالا من و تۆی بۆ ئەوە دروست کردووە ئاوا قەدری کاتەکەمان بزانین، ئاوا قەدری کات بگرین کە مەشغوڵی ئەم شتانە بین، دڵنیا بین لەوەی خوای پەروەردگار محاسبەمان دەکات لەسەر ئەو کاتانەی کە بەو شێوازە بەسەری دەبین و بەو لەهو لەعب و شتانە بەسەری دەبین لە کاتێکە ئاگامان لە خۆمان نییە لەوەی کەوا بۆچی دروست کراوین و هەنگاو بۆچی دەنی. بۆیە بەڕاستی من ینی وەسیەتم بۆ برایان و خوشکانم ئەوەیە بەڕاستی ئاگیان لە خۆیان بێت لە ڕێخستنی کاتەکانیان هەوڵ بن ئەم شەوانە بە دیکر و یادی خوای پەروەردگار و قورئان خوێندن و کتێب خوێندنەوە و ینی ئەم شتانە بەسەر بەرن، مەشغوڵی ئەوە نەبن کەوا ئەم شتانی ئێستا ئێمە بۆ زانیاریتان چەند خاڵێکەیە طبعاً کاتمان لێ دەدزێ. زۆر جار چەندین شت هەیە ئێساڵێ دزی سەرۆت و سامان هەیە، دزی وڵات هەیە، دزی نەوت هەیە، دزی خاک هەیە، دزی ئاسمان دەدزێ، یەکێکە لە سەر زەوی و ژێر زەوی دەدزێ، بەڵام دزی کاتشمان هەیە. یەکێک لەوانە زۆر خەوتن. ئێستا بابایەک وایە هین وا هەیە بەڕێزی وا هەیە ئەڵێ وەڵام من ئیشم نییە چی بکەم هەر دەبێ بخەوم. بابەجان تۆ کە مادام دەست بە تاڵی وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەڕاستی تۆ نابێ کاتەکانت بەخەو بەسەر بەری. ئێستا سیر بەکەی یەکێک لەو دزیانەی کە لە کات دەکرێ کاتمان بە فیڕۆ دەچێت. تەبەن ژیانی ئێمە کۆتایی پێدێ 2022 ڕۆی ماوەساویستم ئەوە پرسم ینی هەر وەکو تەواوکاریەک پرسیارێکیش بۆ بابەتەکە زۆر شت ڕەنگە قەرەبوو بکرێتەوە ئەمڕۆ دەوڵە منم پارەکەم لە دەست دەدەمە کرێس بێ وەری گرمەوە فلانشتم لە دەست دەچوو بتوانم بەدەستی بێنمەوە. بەڕاستی کات قەرەبووە کرێتەوە کە تێپەڕێتوانم بیگەڕێنمەوە توانم ئەو دەرفەتەی لە دەستم چووە لەگەڵ خۆیاک لە کاتێکە عمرمەبا و جوانێکەشمەبا. خۆی ئینسان طبعا ڕابردوو ڕۆی ڕابردوو چوو باشە دەبێ ئێمە لە ئێستاە بژین. ئێستا تازە بە تەمای ئەوە مەبە 2022 بۆ ئێمە بگەڕێتەوە. خەڵک ئەچێ هەڵپەڕکێ و زەماوەند و ئەیتر یاری ئاگرین نان چیە بە ئاسمانیەوە دەنێن بە حساب خۆیان ئەمە ساڵی نوێیان هات. باشە وەرە بابێ بیری لێ بکاتەوە لەم کاتەی کە بەسەری بردووە لە ساڵی 2022 تا چەندێک توانیوێتی کردەوەیکی باشی تێدا بکات، تا چەندێ ذیکر و یادی خوا و خزمەتکردنی خەڵک و بێ باوک و هەژار و نازام چی و چی و چی و چی وهاکەدە. باشە ینی تۆ دیقەت بە ینی 2022 ساڵێک لە تەمەنت کەم بۆوە ساڵێک لە مردن نزیک بوویتەوە. یخۆ ئێمە زۆر جوابی دەکەم بۆچی حەفلەی بووەکەن و دەبێ بۆی بگرین وەنیە دەبێ ئێمە بەڕاستی ئێمە کە کاتێک لە تەمەنمان دەڕوا دەبێ بێتاقەت بین بۆی، دەبێ خەمبار بین بەوەی کە
ئەگەر وەکو پێویست عیبادەتمان تێدا نەکرد بێ چونکە تەواو ئەمڕۆ کە دوی مانگە وەنیە سێی مانگە سێیەکی 2023 جاریکە سێیەک بۆ من و تۆ دووبارە نابێتەوە لە ژیان و تەمەنی من و تۆیە سێیەکی 2023 گوزەر دەکا ئایا ئەمڕۆ چیتیا دروست دەکەی چیتیا ئەڕوێنی بۆیە ئینسان دەبێ دایم هەوڵ بدا لەم کاتانەی تەمەنی لەمانی ژیانی کە دێت دەبێ هەوڵ بە وەکو بڵێ تۆویەکی وای تێدا بچێنێ کەسبێنی لی پەشیمان نەبێتەوە هەر یەکێک لە ئێمە کە ئەو کاتانی کە بەسەرمان بردووە ڕۆیوە ئەوە چوو دووبارە نابێتەوە بۆ من و تۆ کات دووبارە نابێتەوە و ناژوەستێ من ناتوانم کاتژمێرەکە ڕاگرم بڵێم بێ زەحمەت بوەستە لە سعات 10 لە سعات 9 بوەستە بانە ڕۆتخوا با من ئەم ئیشە چاکاکەم اینجا دەست پێ بکەرەوە کات بۆ من و تۆ چاوەڕێی من و تۆ ناکە کات ئەڕوا ئێمە بەڕاستی ئێمە دەبێت ئێستا چۆن کە دەڵێ کات وەکو شمشێر وایە ئەگەر نەی بڕی دەتبڕێ باشە یعنی تۆ ئەگەر نەتوانی کات ببڕی کاتەکە تۆ دەبڕێ ئەگە تۆ نەتوانی کات بەکاربیێنی کات تۆ بەکارێنێ ینی من ئەگەر نەتوانم لەم کاتەیە خزمەتێ بکەم خزمەتێکی کۆمەڵگە بکەم خزمەتێکی دەوروبەر بکەم کاتێکە زانم کات منی بەکارهێناوە خۆشم نازانم چۆن کات منی بەکارهێناوە سەیرەکەی لە شوێنێکی خراپەوە سرم دەرکرد ماوەسا لە وڵاتی ئێمەدا بەگشتی عێراق زۆرێک لە گەنجەکان بە چەندین بەگوێرەی توێژینەوەکان کە هەن 5 کاتژمێر 6 کاتژمێر جاری وایە 8 کاتژمێر لە یاری ئەلکترۆنیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکار دەهێنن ئەمانە چه زیانێک بە تاکی ئەم کۆمەلگایە دەگات چی بەسەر تاکی کۆمەلگا دێنێت کە بەم شێواز ئەم هەموو کاتە بەفیڕۆ دەدەن پرسیارێکی زۆر جوانە طبعاً یەکێک لە دزیەکانی کات بریتیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەڕاستی توانیوێتی کاتێکی زۆرمان لێ بدزێت ینی بۆ زانیاری و من هەفتەیە 10 ڕۆژ بەر لە ئێستا بە حکمی مەسائلی ڕاهێنەری و سیمینار و شتەکان خەڵکێک زۆر تەلەفۆنەکە لەسەر خوێندن و خوێندنەوە و ئەم شتانە ینی خوێندکارێک لە چەمچەماڵەوە تەلەفۆنی کرد ئەڵێ من سێەم ساڵمە پۆلی 12 ئەخە ناکرێت تۆ 3 ساڵ پۆلی 12 بی نەتوانی ببڕی دەبێت گرفتێکە بێ گوتم تۆ کۆمەڵی گرفت هەیە دەبێ هەد بێ ناکرێنت بێ چونکە ئەمانە کاتت لێ دەدزێ کە کاتشی لێ دزی دوای دەبێت قوربانی ئەو کات زیینی خۆت بی لە قیامەت و لە دنیاش دوای سیرەکەم ئەڵێ مامۆستا من کە سەیری موبایل دەکەم جاروە 3 سەعات سەیری موبایل دەکەم پۆلی 12 ینی تۆ ئەمە کارەساتە ئێستا من ڕۆژێک لە مزگەوتێکە مناڵێکی پۆلی 5 سەرەتایی موبایلێکی زیرەکی پێبوو زۆر بلاسیت بوو 5 و 4 سەرەتایی موبایلێکی زیرەک و وتم ئەو موبایلە بێ زەحمەتەوە خەتی تایە خەتی ئەنتەرنێت و شت گوتی بەڵێ مامۆستا وتم زۆر باشە ئەی چێ بۆت پڕەکاتەوە وتی باوکم ینی بەداخەوە ژەهرەکە بە قوربانی بەداخەوە ینی ئێمە دایکان و باوکان خۆمان مناڵەکانی خۆمان لە ناوەدەی کاتی مناڵەکانی خۆمان دەکوژین کاتێک دەزانین کوڕەکان 10 ساڵیکە 6 ساڵیکە اینجا بەرهەمی ئەم وەزعی کات بە فیڕۆدانی مناڵان و گەنجان 5 ساڵ 10 ساڵی کە ئەیبینیەوە کە بەرەو ماوە سازادیانی گرفتەکە لێرەیە ئێمە کۆتاییە قوربانیەکەین کە من ئەم مۆبایلیان دایە دەستم پێشتر پەروەردە نەکرابووم بەکاری بێنم یاڵا بایمە بین بە قوربانی قینا وەڵام جیلی داهات و ینی بڕات هەبێ نمونەیەکی زۆر سادە لەسەر خۆمت بۆ گەڕمەوە چوون بۆ بازار تەنها لە گەراجی ئۆتۆمۆبیل بۆی مۆبایلەکەم لە ناو ئۆتۆمۆبیل بەجێشت بوو کە چەند کەم کورتیژەکە هەنی ئەو ماوەکەمەی کاتژمێر و نیوەی 2 کاتژمێر لە ناو بازار بووم لەبەز لەبەروی مۆبایلم پێ نەبوو
بڕواکی دیمەنی وان بینی بوو تقریبا 2-3 ساڵێک بێ نەمبینی بوون هەر هەمان شوێنە هەمان جاریشە پیاە چوومەتەوە بەڵام جاری پێش لەورێ موبایلەکەم بەدەستەوە بوو کە کەمتنیش بەکاریانم کە ڕەنگە هەر لە بازاری زۆر لە دەستمەوە بەڵام هێشتا هەنێ شتە بینم کە نەمبینی بوونەوە پێشتر یان لە مێژە نەمبینی بوو فڵان کەسە بینەوە خەڵکی زۆرترە بینم چێژ زیاتر لە دیمەنەکان وەرەگرم یعنی بێ ئەوەی خۆمان بمانەوێ بەوانشمانەوە بەهێزین بەوانشمانەوە لاوازین کاتمان لێلا بە هۆکارەکەش لەوری پەروەردە نەکرانی یەکسە درایە دەستمان ئەمە بێت چی بکرێ ینی باەمە تازە قەینا بینە قوربانی ئەوانی دوای ئێمە زۆر لە گەشت و سەیرانە ئەوەندە موبایلەکە بزەبت لە ماڵەوەیتەوەڵی ئەمەش هەبووە خۆی ئێمە هەم کات و هەمیش موبایل ئەم دووشتە طبعاً لە ئەوروپاوە بۆ ئێمە هات بە تایبەت موبایل وەنیە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و موبایل و ئەمانە لە ئەوروپا هەستاون ئیسفادەیان لە کات کردووە بۆ پێشکەوتن بەکارێنێناوە هەستاون موبایل بە گوێرەی چاودێری و بە گوێری ڕقابەت و بە چەندین شتی تر بەکاردەهێنرێ ئێستا دیقەت بدە ینی لەگەڵ ئەوەی ئەوروپا لەگەڵ ئەوەی کە ئەوە لە چ ناوچەیەک و لە چ منتیقەیەک و لە چ ئاینێک و چی ئەوەوە سیر دەکەی مەسائلی مەشروب فرۆشتن تەمەنی بۆ دیاری کراوە لەو تەمەنەیە دەبێ مەشروب بفرۆشێ بەڵام لای ئێمە و کچلورە مۆتە دەیفرۆشێ مناڵێکە بە تەبەدۆ ڕەنگە دای بنێ لە دەمجادەکان لەسەر لە دەرەوەی شارەکان بیفرۆشێ بۆیە لە ئەوروپا کە هاو بۆ ئێمە ئەم موبایلە ئێمە هوشیاری بەکارهێنانیمان نەبوو نەمانزانی چۆن بەکاری بێنی خۆ خزمەت گوزاریەک بوو گوند و شار و لادیەکانی بۆمان نزیک کردەوە یعنی ئەوەی کە تۆ چەند سەعات دەبێ بڕۆی کەسێکی بۆ ئاگادار بکەیتەوە لە یەک چرکەیە ئاگادارێکیت و سەعات ئەوەندە وەرە بۆ ستۆدیۆ وەرە بەرنامەیەکە تێ فەرمو لە خزمەتای ئەمە تۆوانە بێ لەوانەیە کولفەیەکی زۆری بیە و هیلاکەتێکی زۆری بیە ئەمە خزمەتێکە بەڵام ئێمە نەمانزانی چۆن ئەم خزمەتە بەکاربێنین چۆن بەکاری بێنین چونکە خۆ تۆ هەموو شتەکانی تر هەمووشی خزمەتن بەڵام زۆرجە خۆ ئاگر خزمەتە خۆتی پێگەرم دەکەیتەوە بەڵام کە نەتزانی دەسووتێنێ کە ئاگرەکە نەتزانی بەکاری بێنی دەسووتێنێ ئەزیێتت ئەدا موبایلەکەش وایە هەموو ئەمانە ئێمە نەمانزانی بەکاری بێنین ئێستاکە دیقەت بدە هیچ فلتەرێک نییە بۆ بەکارهێنانی موبایل لای مناڵ فلتەر هیچ نییە لە لانکەکە بەس پایگرت تەواو ئامادەیە بۆ وەرگرتنی هەروایە بەس پا بگرێت بوو شێوازەیە ئەڵێ موبایلێکی دەردەسە بۆی کەرە مۆزیقایە شتێک گۆرانیەک با بخافڵێ ئیتر هەتاک و گەورە ئەبێ و هەتاک و پیر دەبێ و هەتاک و بەسایتر هین نییە بۆیە ئەمە مصیبەتە بۆ ئێمە ئەمە یەکێکە لەو هۆکارانی ئێمە قوربانی کاتی بۆ دەدەین ئێمە و کاتێک وامان لێدێ هەموو کاتەکانمان بە فێڕۆچوو هەموو کاتەکانمان کۆتایی پێهاو سیدەکەی لە بەکارهێنانی موبایلە لە بەکارهێنانی هەموو ئەمانە هەنگاوێک بوون بۆ ئەوەی کەوا ئێمە قوربانێکی گەورە بدەین لە ئەنجامشدا کاتێک دەزانین تەمەنمان ڕۆی لە کاتێکشدا لە کۆتاییشدا سیدەکەی تەمەنمان ڕۆی و کاتەکانمان بەسەر چوو سیر دەکەی و گەنجانی ئێمە کچ و کوڕانی ئێمە سیر دەکەی هەموو دەبنە قوربانی ئەوەی کە کاتەکانیان ڕێک نەخستووە کاتەکانیان وەکو پێویست بەکار نەهێناوە ئەوە 4 ڕۆژی تر ئەو گەنج و لاوانەیە دەبێتە پیا و ژنی 10 ساڵێکی تر و کۆمەڵگە ئەو کاتە لە کاتێکدا کە ئێستاش بەم شێوازە کاتی بەکارهێنابێ ئەو کاتە کاردانەوەی ئەم خراپ بەکارهێنانی کاتە لەسەری دروست دەبێت لە 10 ساڵ 15 ساڵی تر ئەو کاتە نەوەیەک و خەڵکێکی خراپتر دەنێیتەوە زۆر باش مامۆستا بە کورتی لە کۆتاییدا لە ئێستادا کە لە بیدایەتی ساڵدان دەکرێت پلان بۆ کاردابین و بیر بکەینەوە کاتەکانمان بە درێژای ئەم ساڵە چۆن دابشکین ئەگەر بۆ کولی ساڵەکەش نەبێت دەتوانین هەفتە خود بۆ مانگێک ڕێخستێ بۆ کاتەکانمان بکەین بەڵێ بێگومان هەر یەکێک لە ئێمە تەمان سەرەتایی دەست پێکردنەوەی خوێندنە کوڕان و کچان و خوێندکارانی ئێمە ناوەندەکانی خوێندن کراونەتەوە گرینگە ئاگیان لەوە بێ چۆن کاتەکانیان ڕێک دەخەن
چۆن هەوڵ ئەدەن بەرەو پێشەوە دەچن لە سیستەمی خوێندندا لە سیستەمی پەروەردەدا تەمەڵ وجودی نییە ئەیچی وجودی هەیە کەمتەرخەم وجودی هەیە ئەوانە وجودیان هەیە کە ئاگیان لە کاتەکانیان نییە چونکە لە سیستەمی خوێندن و پەروەردەدا تەمەڵ وجودی نییە تەمەڵ ناوی نییە شوێنێکمان نییە بڵین ئەم خوێندکارە تەمەڵە نەخێر ئەی چییە کەمتەرخەمە ئەی چییە نەیتوانیوە کاتەکەی ڕێک بخە بۆیە من داواکاریم لە خوێندکاران ئەوەیە هەوڵ بن کاتەکانیان ڕێک بخەن پلان بۆ خۆیان دابنێن پلانی هەفتانە بۆ خۆیان دابنێن پلانی ڕۆژانە بۆ خۆیان دابنێن پلانی هەفتانە بۆ خۆیان دابنێن پلانی مانگانە بۆ خۆیان دابنێن خوێندن بۆ زانیاریتان خوێندن مانگی 1 و 2 بە قورسایی ماوە 1 و 2 ئەم دوو مانگە خوێندن لەم دوو مانگەیە بۆیە من داواکاریم لە خوێندکاران ئەم دوو مانگە بەڕاستی پلانێکی تۆکمە دانێن بۆ کاتەکانیان هەوڵ بن کاتەکانیان ڕێک بخەن هەوڵ بن ڕۆژانە بخوێنن چونکە بەڕاستی دوو مانگ چونکە هەر لەم دوو مانگەیە توانین بڵین قورسایی خوێندن کەوتوتە ناو ئەم دوو مانگەوە مانگی 1 و 2 لەم دوو مانگە ترازە دوای عوتڵە دێتە پێشەوە مەسائلی نەورۆزە و نازانم چی و هەموو ئەم شتانە دێت پارچە پارچە دەبێت بەڵام ئەم دوو مانگە با بکەنە دەرفەتی دروستبوونەوەی خۆیان و داواکاریشم بۆ دایکان و باوکان لە ڕێخستنەوەی کاتەکانی خۆشیانە ئەزانی خۆمیسە تۆ پرسیارەکەت پرسیارێکی جوان بوو ئەی بۆ ناڵی دایکان و باوکان چۆن کاتەکانی خۆیان ڕێک بخانەوە یاخۆ دایکان و باوکان ئێستا کە مناڵەکان بوونەتە قوربانی لە ناوچوونی کاتەکانیان لە 150 بۆ 60 بۆ هەفتای کێشەی دایک و باوکیانە کە نازان کاتەکانیان ڕێک بخەنەوە دایک و باوک ئەنتەرنێت و فەیسبوک و چەندین شتی تر بەکارێنێ دایک و باوک بەرنامەی نییە بۆ ڕۆشتنە دەرەوە بۆ سەردانی دایک و باوک لە بەخێراتنی خەڵک و میوانداری و چی گوێی لێ نییە دایک و باوک لە چوونە دەرەوە بازار گویان لێ نییە ئەمانە وا ئەکەن کات و بەرنامەی ئەم مناڵانە ئەم کچ و کوڕانی خۆیان ئەشێوێنن دایک و باوک ینی قەنەعەتەکەی دایک باوک هەبووە هاتۆتە قوتابخانەی ئێمە نەیزانی و مناڵەکەی لەوێ نەماوە چۆتە ناوەندی بۆ لای مناڵەکە ماتوومە فەرموو چێ ئاو کوڕە کاکە چۆ بۆ مەکتەبێکی تر ینی باوک و دایک تو ئاگال لە مناڵەکەت نەبێ مناڵەکەت سەرەتایی بەجێش چوێ ناوەندی ینی ئاوا ئاگال لە کاتی مناڵەکەتە ئاوا ڕقیب و ڕقابەت دەکەی بەسەر مناڵەکەت و بەسەر کاتی مناڵەکەتەوە بۆی مناڵەکەت 4 ڕۆژی تر نەبێتە مناڵێک ئاوا لەسەر شەقام و بە ماتۆڕ و بە چەندین شتی تر خەڵک هەراسان بکە و سبێنی کێشە بۆ کۆمەڵگە بنێتەوە بۆیە بەڕاستی گرینگە هەموو تاکێک کاتەکانمان ڕێک بخەینەوە کاتەکانمان باش بکەین کاتەکانمان بەهێز بکەین و کاتەکانمان پێداچوونەوەیەکی پێدا بکەین بزین تا چەندێک توانی ومانە ئەو تەمەنەی بەسەرمان بردووە و ئەو تەمەنەی کە ماومانە و ئەو تەمەنەی ئێستا تێداین چۆن ڕێکی خەین و چۆن بیبینە پێش زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوول ڕاهێنەری گەشە پێدانی بۆ یەخوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئێوەش مێدەوارین توانی بێتمان لەم چەند کاتی لە خزمەت ئێوە داین چەند بابەتێکمان بە بیر و بە خەیاڵی بیسەر و بینەراندا هێنابێت و مێدەواری ئینشاڵڵا ئەمەش هەنگە ئایبوو بۆ خزمەتکردن و دەستی هەموو لای خۆش بێ خوا لە سپاس زۆر سپاسانەکە